خەڵکی جعفر تا ئێستا ئەو مزگەوتە جێ نەهێشتووە لە جعفەران بۆچی تا ئێستا ینی دەست لەوەی بەرنابێت؟ یەکەم خۆم لێ لەدایک بووم خەڵکی جعفر ئەویش زۆر بە وەفا پیا بوون بەرامبەر من لە گەنجیان لە ئافرەتیان لە پیاویان لە ڕیسپێکانیان ینی ئەوەندەیان نزلێ کردوم دڵم ناجیان پێڵم ئەجا پێغەمبەری ساڵسەم وای ئێمە پەروەردە کردووە کە لە مەکە دەریان کرد کە ئەو دەریان کرد بەڵام ئێمە زۆر جاران بە مامۆستاینی ئاینی ئێمە خەجاڵەتی لا خوین خەجاڵەتی لا ئەم میلەتەین پێغەمبەر لەسەر ئەم دینە سەریان شکان دانی مبارەکیان شکان ئێمە لەسەر ئەم دینە قەل و قاز و قەلە خۆین بەڕاستی ئێمە قەزاری ئەو میلەتەین جەزای ئەو میلەتە بێمە ناترێتەوە ئەو میلەتەش بڵێن ئەم خەڵکی خۆمان جعفەران لەسەر سنەتی پێغەمبەر سەڵ کە لە مەکە دەریان کە فەرمووی مەکە زۆرم خۆشەوی شوێنی لەدایک بوونی بەڵام بە زۆر دەرمەکەن ئینە جێم ناهێشتی بەڵام داواکەم لە خوا ڕزگاری کەو بێمەوە ناو مەکە